تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە سڵاوتان لەبێت و ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەنامەیەکی تایبەت بە نەورۆز و بەڕێوەچوونی و مەراسمانێکە لە ڕۆژانی ڕابردوو لە شارەکانی کوردستان بەڕێوەچوو بۆ مەبەستەش هەداوامان لە هاوڕێی شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیتە ناوەندی کۆمەڵە کردووە لەم بەرنامەیە حاضر بێت و وەڵامی چەند پرسیارمان باتەوە. هاوڕێ شۆڕش سڵاو لەبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس. منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و هەموو هاوڕێیانی هاوکارتان و هەروەها بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس. هاوڕێ شۆڕش، ئاخرین هەواڵەکان تایبەت بە ڕسمەکانی نۆرۆزی چوون و ئەو مەراسمانە چۆن بوون؟ من پێشەکی ئەمە بەڕاستی ئەر لەم فرسەتە ئیسفادە بکەم و هاتنی ساڵی تازە پێشەکی بە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی بکەم، بە تایبەتی هەموو ئەوانەی کە عزیزێکیان لە دەست داوە لە جەریانی ئەم ساڵانەی کە کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات بووە و ئەو ئەبنەماڵانەی کە عزیزێکیان لە شۆڕشی ئاخرین شۆڕشی ژەماوەری لە کوردستان و ئێران شۆڕشی ژیان ئازادی لە دەستداوە بە ئەوانیش تەبریک بڵێم و هەر ئەو کەسانەیش کە عزیزێکیان هەر ئێستا لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە پیرۆزباییان پێ دەڵێم و هەموو کەسانەی کە بەرحاڵ بە شێوەیەک لە شێوەکان دژ بە کۆماری ئیسلامی و بەدی هاتنی کۆمەڵگەیەکی ئازاد و یەکسان تێکۆشانەکەن. ئەو شتانەی کە هەڵدەگەڕێتەوە بەڕاستی بە مەراسماتی نەورۆز مەجموعەی شتن، یعنی مەجموعەی کردەوەهایەکی سیاسین کە لەم دوایانەدا بەڕاستی زۆر بەربڵاو بوونەتەوە. جگەلەوەی کە دەبینین بە تایبەتی لە شارەکانی کوردستانە لە دێهات و ئاواییەکانی کوردستاندا مەراسماتێکی زۆر گەورە بە پێشوازی هاتنی بەهارەوە بە ڕنگ و بۆیکی زۆر جیاوازەوە پێشکەوتووەوە بە نەماد و سەمبولهایەکی پێشکەوتنەوە وەکو گوڵی سوور، وەکو پەرچەمهایەکی سوور، وەکو ئاجامانە، شتایەکی لەم نەوعا سەمبولهایەکیان لەم نەوعا بە شێعر و سرودی شۆڕشگێڕانەوە بە تێکەڵاوبوونی ژن و پیاوەوە بە ڕنگهایەکی جۆرا و جۆرەوە ئاشتهایەکی لەو نەوعە بەڕاستی بۆ بە ئاشتهایەکی جەماوەری وە شایدین کە لە بەشێک زۆر لە شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستاندا بەڕێوە دەچێت. جگە لەوانە سەردانی ئەو بنەماڵانەی کە عزیزێکیان لە دەستاوە لە شۆڕشی ژیان ئازادیدا و شۆڕشهایەکی ترا سەردانی ئارامگاکان دەکەن، لەوێ خەڵک لەگەڵیانە بەرحاڵ پەیمان تازە دەکەنەوە و هەروەها کۆکردنەوەی یارمەتیە بۆ لێ قەوماوانێکە کە لە سیستان و بەلوچستانە لیان قەوماوە. ئەمانە مەجموعەی ئەو کردەوانن کە بەڕاستی لە ڕۆژانی ڕابردوودا و تقریبن لە مانگەی ئاخردا بەڕاستی کردەوەهایەکی زۆر گەورە و بەربڵاون و هەروەها هەر بەردەوامیان دەبێت و بەرحاڵ ئەر ڕۆژێک و لە گۆشەیەکەوە لە شارێکدا لە دێهاتی کوردستان ئێمە شاهدی ئەو مەراسماتی. بەڵێ هاوڕێ شۆڕش، هەر لە درێژەی قسەکانی خۆشتانە و پرسیارەکەشم ئەوەیە لە مەراسمەکانی ئەمساڵدا گەلێک ئاڵۆگۆڕی بنەڕەتی دەبینرێت، هۆکاری چییە؟ هۆکارەکەی بەڕاستی زۆرن، بە تایبەتی ئەوە دەزانن کە مەراسماتی نەورۆزی لە ئێران و لە کوردستانیشدا کردەوەیکی سیاسیە، یعنی ئەوە دەبینن دوای بە تایبەتی دوای شۆڕشی ژیان ئازادی ئێمە لەگەڵ کردەوەهایەکی زۆر جەماوەری پێشکەوتووە ڕوبەڕووی، یعنی هەرچی دینە بەرەوە نەوەیەک دەسەڵاتی کۆماری ئیسلامی زۆرە ملێبوونی کۆماری ئیسلامی و هەموو ئەو سەرکوتانەی لە کردەوەهایەکی سیاسی جەماوەریدا جواب دەبینێتەوە. مەسەڵەن کۆماری ئیسلامی لەو انتخاباتەی ئاخریا کە کردوویەتی ڕادەیەکی زۆر کەم بە تایبەتی، یعنی ئاماری واقعی دەڵێن 10% خەڵکی کوردستان لەو بەناو هەڵبژاردنەدا بەشداری کردووە. 90% ئەو خەڵکە دژ بە کۆماری ئیسلامیە، بەڵام کۆماری ئیسلامی چۆن دەسەڵاتی پاراستووە بە زۆرەملێ و بە سەرکوت. خەڵکیش لە مخابڵی ئەمانەدا
کردەوەهای سیاسی دەنوێنن. مەسەڵەن مانگرتنی گشتی یەکێ لەو کردەوە سیاسیانەیە. لەم مەراسماتی نەورۆژی و چوارشەمە سووری کردەوەیکی سیاسیە، وەکە خەڵک هێزی خۆی نیشان بدە، هێزی خۆی نیشان بدا بە حکوومەتێک کە سەرکوتکەرە داپلۆسێنەرە. دەیەوێ خەڵک بباتەوە ماڵەوە دایان بنێت شین بگێڕن بترسن لە حکوومەت ئەو شتانەی کە حکوومەت دیکتەی دەکا ئەمان بەڕێو بەر. بەڵام خەڵک لەو مەراسماتە کە ڕیشەیەکی زۆر مێژووی هەیە لە ناو کۆمەڵگەدا کەڵ گوەردەگرن بۆ جوابدانەوە جوابێکی سیاسی بە کۆماری ئیسلامی و لە ناوی خودی ئەو مەراسماتەدا دوایی دەتوانی بینە سەری شتایەک یان بەرحاڵ مەراسماتی شادی زۆر زۆر مهمە، بەڵام زۆر واوترە بەڕاستی لە مەراسماتێکی سەرفەن شادی. بۆیە ئێمە یەک لەوە دەبینین کە ئەمانە بووە بە هەر مێژوەنی جواب بووە لە مێژووی کوردستانە بە تایبەتی دوایی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی مەراسماتی نەورۆزی و چوارشەمە سووری بووە بە شوێنهایەک کاتهایەک کە دژ بە کۆماری ئیسلامی ململانێ ڕوویداوە، ململانیهایەکی جەماوەری کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیەک هەوڵی داوە ئەو مەراسماتە لە ناو ببا کەم ڕەنگی بکاتەوە بە شێوەیەک بە شەکەڵهایەکە خۆی دڵ بەخوازی خۆی ئەنجام بێ. بەڵام هەموو ساڵێک یەک لە دوای ساڵ ئێمە دەبینی کە ئەو مەراسماتە ڕەنگ و بۆیکی جەماوەری تر دەبینێتەوە. دوای ئەو شۆڕشی ژیناش بەرحاڵ مەجموعەی لەو دەستکەوتە جەماوەریانە ئەو هێزە جەماوەریانە زەعفەکانی کۆماری ئیسلامی و هەرچی کەمتربوونەوەی مەشروعیەتی کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکی کوردستان و خەڵکێرانە بووە باعثەوەی کە خەڵک لە مخابڵی دژە کردەوەکانی کۆماری ئیسلامیدا لە کوشتن و لە سێدارە و لە سەرکوت بە حرەکەتهایەکی ئاوا جەماوەری جوابی بدەنەوە هۆیەکانی بەڕاستی ئەو شتان. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕۆژەگەر بین تۆ زێواوەتر و مەسەلەکە باسکەین بۆچی بەڕێوەچوونی ڕێڕسم و کۆبوونەوەی شکۆداری نۆرۆز زیاتر پێویستە هەر وەکو دەبینرێت زۆربەی مادەرانی دادخواوە بێ دایکانی دادخواز و خەڵکی ئازادی خواز لەسەر مەزاری ئازیزانیان کۆ دەبنەوە و مەراسمی نۆرۆزیان بۆ ئەگرن. ئەزانی کۆماری ئیسلامی بە درێژایی ئەم ساڵانە هەوڵی داوە خەڵک بباتەوە ناوخۆی، یانێ خەڵک سەرخۆردە بکە بە ئەنواع وەشکاڵ، یانێ هەر لە مەدرسەوە کە فێری فەرهەنگی مەزهەبیان دەکەن هەر بەوەی کە شایکردن مەمنوعە، تێکەڵاوبوونی ژن و پیا و دەستکردن و هەڵپەرکیان مەمنوعە، ئەوەی کە بەرحاڵ لە فەرهەنگی مەزهەبی کۆماری ئیسلامیە و ئەوە زشانەی کۆماری ئیسلامی دایسەپاندوو بە سەر خەڵکە کولەن موزیک و شادیۆوانە قەدەغەیە. ئەو کەسانەی بەرحاڵ ئێمە لە بیرمانە کاتێک واقعەن لە موزیک لە ناو شارەکاندا مەمنوع بوو، شار یانێ زەماوەند بە زەماوەن ئەمانە نیروهای دەوڵەتی و سەرکوتگەر دەگەڕان بۆی کە بزان لەکوێ ژن و پیا و تێکەڵاو بووە، لەکوێ دەنگی موزیکەکەیان بەرزە دەیانیان گرت، هەر ڕانندەیەک دەنگی بەرحاڵ پەخشی ماشینەکەی زۆر بووە دەیانگرت. ئێستا ئێمە دەبینیانێ لە شەرایەتێکی ئاواوە هاتوینە سە ئێرە کە لە ئەکسەری شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستاندا مەراسماتێکی لەو ئەبعادەدا دەگیرێت، جگە لەوەی کە خودی مەسلەی فەقر و نەهامەتی بەسەر ئەو کۆمەڵگادا کە کۆماری ئیسلامی سەپاندوویەتی بەشێکی وەکو ئەسلحەیەک ئستفادەی لێ دەکا خەمگینگردنی ئەو کۆمەڵگەیە، تووشی ئەنواعی سەرخۆردەگیکردنی ئەو کۆمەڵگەیە و حتا بەشێ زۆر لەو سەرکوتانەیش ئەوەیە ناومیدکردنە لە دەنگی ڕزگاری خوازیە. یعنی مهمبوونی ئەو مەراسماتەوە لە هەمووەمانەوە دێ، یعنی یەکەم ئەو فەرهەنگەی کە زاڵە بەسەر فەرهەنگی کۆماری ئیسلامیە و تقریبەن من دەتوانم بڵێم لە هەموو بارێکەوە شکستی خواردووە و ناتوانێت بەر بەم حرەکەتە جەماوەریانە بگرێ، بەر بە ڕنگ و بۆی پێشکەوتنیان بگرێ، بەر بە دژە فەرهەنگێکە منزوری من فەرهەنگی جێکەوتوی ئیسلامی شیعیە کە حکوومەت ئیسلامی جێخسۆ لە ناو ئێوێ جێبخال ناو کۆمەڵگە ناموەفەق بووە، ناتوانێت بەرەوانە بگرێ و بەشێکی تری ئەو مەراسماتی شادیە بەڕاستی ئەو ناهێڵێ خەڵکەکە تووشی خەمۆکی ببێ، بڕواتەوە ناو خۆی، فەرهەنگێکی مقاومەت پەروەردە دەکات، فەرهەنگێکی بە یەکەوە بوون پەروەردە دەکات لە ناوە کۆمەڵگادا.
فەرهەنگەوەی کە بەیەکەوە بوون دەتوانێت ئێمە ڕزگار بکە، فەرهەنگێک کە ئێمە بەیەکەوە دەتوانین کارهایەکی زۆر گەورە بکەین، فەرهەنگێک کە دەتوانێت جوابی ئەو سەرکوت و داگیرکاری و داپڵۆسانەی کۆماری ئیسلامی لە ڕێگەی کارهایەکی ئاوا جەماوەریەوە جوابیان دەداتەوە. منوتم ئەگەر لە دەورەیەکدا مانگرتنی گشتی جوابێک کە بە ئیعدامی زیندانیانی سیاسی کورد، لە دەورەیەکدا شایی و خۆشی و شایی گێڕان و ئەوانە ئەوەیش جوابێکە بە کۆماری ئیسلامی و بەو ساڵەها زیاتر لە 40 داپڵۆسانەی خەڵکی کوردستان کە خەڵکی کوردستان ئێستەیش بە نسبەتی ئەو کاتەی کە کۆماری ئیسلامی هاتووە سەرکار، بە نسبەتی ئەو دەورەیە کە دەنگی موزیک دەنگی گۆرانی کوردیشی بۆ تەحمل نەدەکرات، هەر کەسێ و کارێ بکرێت دەیانگرت، ئێستا زۆر لەوە پێشکەوتوترەوتم ئێستا وای لێ هاتووە کە کۆماری ئیسلامی هیچ کارێکی پێناکرێت لە ئاستی ئەم مەراسماتەدا. بۆی بەڕاستی مهمبوونەکەی لەوەیە کە دژی کۆماری ئیسلامیە، دژی و فەرهەنگەیە کە ئێوێزاڵی بکە بەسەر کۆمەڵگەدا، کۆمەڵگەیەکی شاد و ئاسوودە و کۆمەڵگەیەکە دەتوانێت بەیەکەوە مەراسماتی گەورە بەرگوزار کە دەتوانێت لە کناری یەکا بن بەیەکەوە دەتوانن سەرکەوتن مسەوگەر بکە. ئەو مهمیەکەی ئالەوێەوە دێ بەڕاستی. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕە، چۆن دەکرێت ئەو مەراسمانە هەرچێ بەرینتر و پڕدەستکەوتر بڕێوەچ؟ ئێمە تەنیا لەم دەورەدا هەر خودی خەڵک بەڕاستی بەکردەوە نیشانیان داوە مەجموعەیەکی لەو مەراسماتەیە، یعنی تەنیا ئەوە نییە کە ئێمە دیارە بەشی شادی شادکردنەوەی خەڵک دڵخۆشکردنی خەڵک بە بڕوای منکردەوەیکی شۆڕژگێڕانەیە، یعنی لە کۆمەڵگەیەکدا کە دەوڵەت دەسەڵات هەوڵ دەدا خەڵک بە هەر ئەبزارێکە لە دەستێ بە سەرکوت بە فەقر بە هەرچی لە دەستێتی کۆمەڵگە دووچاری خەمۆکی بکە، شادکردنەوەی دڵی خەڵک کردەوەیکی شۆڕژگێڕانەیە و دژی دەسەڵاتێکە کە دەیەوێوانە حاکم بکە. بەڵام تەنیا بەشی شادیەکەشی نییە، ئێمە لێرە دەبینین کە لە بەشێکی زۆر لەو مەراسماتەدا دەبینین شعر و سرودی شۆڕژگێڕانە دەوترێتەوە. ژنان و پیاوان بەنسبەت وەکو یەک بەشدارن لە ناو مەراسماتەدا، ژن و پیاو لە یەک جیا نەکراونەتەوە لەوێ و ڕێز لە ئەو کەسانە دەگیرێت کە عەزیزێکیان لە دەستاوە یا خۆیان لە جەریانی ئەم ساڵانەی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانە کارێکیان کردووە، زیندانیان کێشاو شەلاقیان خۆیان شکنجەیان بینیوە. بۆیە مەجموعەی بە نەزەری من بەربڵاوکردنەوەی ئەو مەراسماتە زۆر لێرە ئەرکێکی مهمە و تەنیا ئەوەش نییە مەراسماتێکی شادی ببێ، مهمە بەشی شادیەکەی، بەڵام ئەوەی کە مەسەڵەن لەگەڵ ئەو بنەماڵانەی کە گیانبەخت کردویان ڕۆنە سەرمەزاری گیانبەخت-کردووەکانیان لەگەڵ یانە بڕۆن لە شار و شارۆچکە و دێهاتهایەکی جۆرا و جۆرە بەشێکی زۆر لەگەڵ خەڵکانێکە کە دەتوانن ئیمکانی سازماندەی خەڵکیان هەیە ارتباط بەرقرار بکرێ و هەوڵ بدەن بەرحاڵ بنەوەیەک بیرێکی هەروە چۆن مەراسمێکی جەمعیە بیرێکی جەمعیش ببێت، تووشی بەرحاڵ بڕێک مەسایلەوە نەبین کە ئەو مەراسماتە بنەوەیەک ببێ بە مەیدانی ململانێک لە بینی بەرحاڵ فکرهای جیاوازدا. بۆیە مەسەلەن من بۆ چیەوە دەڵێم کۆماری ئیسلامی ئیمکانی هەیە هەوڵی ئەو شتانە بدە کە لە ڕۆژانی داهاتوودا هەوڵ بدا بنەوە ئەیک ئەو مەراسماتە بشێوێنێ لە ڕێگەیەوەی کە ئەختلافاتێک دروست بکە لەسەر ڕەنگێک، لەسەر پەرچەمێک، لەسەر شعارێک، لەسەر هەر شتێکی ئاوا یا ئەسڵ نیروهایەکی جاسووس و ئەمزدوری خۆی بنێرێ کە هەوڵ بدا ئەو مەراسماتە بشێوێنێ. بۆیە لێرە تۆلێرانس نیشاندان و بەرحاڵ بیرکردنەوە لە ئەگەرهایکیاوە بە نەزەری من زۆر مهمە بۆ پەرەپێدانی کۆماری ئیسلامی ڕوا دەستەوەستان احتماڵەن ناوێسێ کە خەڵکی کوردستان ئاوا مەراسماتێکی ئەومی و بەربڵاو بەرگوزار بکەن. بۆیە بیرکردنەوە لە شتایەوە کردەوەهایەکی قیزەونی ئاوای کۆماری ئیسلامی زۆر مهمە و بەرحاڵ لەو مەراسماتەدا من بینیم لە چەند شوێنێکیان بەرحاڵ بەتایبەتی لەوێ هەنگ
زۆر شعارهایکی پێشکەوتوو درا سەمبۆلهایکی زۆر باش وەکو ئاڵای سوور و گوڵی سووریان بەکار بردووە، بەڵام دەکرێت بە شعارهای بەرحەڵ سرودهایکی انقلابیتر کە بەشێکی زۆری خەڵکەوانیان لەبەرە ئەوانە بوترێتەوە ژنان، ئەوە سرود خوێندن یا شعر خوێندنەوەی ژنان لە ناوە مەراسماتەدا بەخشێکی بەرچاویان ببێ و بە نەوەیەک بەرنامە ڕێزی کرابێت. مەسەڵەن بۆ نمونە لە ئاوایی سیسری ئامەندقەی سەردەشتە ئینسان دەبینێ کە بە تەجربەی ساڵانی پێشووتر کە لەوێ بەڕاستی زۆر مەراسماتێکی سازمانی یافتە و متەنەوە و زۆر جوان بەڕێوە دەبن و ئینسان دەتوانێت هەر لەو ئەزمونانە هەر لەو تەجربانەی کە لە خودی کوردستانە هەیە کەڵ بگرێ بۆی کە مەراسماتێکی زۆر باشتر ببنە پێشەوە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش. من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان پێویستە ئاماژە بە شتێک بدرێن کە لە تولی بەنامەکە ئاماژەتان پێ نەزاوە بفەرمۆ. نا منیش سپاسیەوە کەم و جارێکی تر ئەل لێرەوە پێشێکی پیرۆزبایی هاتنی ساڵی تازە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، زۆر سپاس بۆ ئێوەیش کە تاکو ئێستا بینەرمان بوون ماڵەوە. ئامڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کوانی کووردا بەخۆشی و بەهاتەوە.